بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان ئەمڕۆ ساڵیادی ڕاپەڕینی خەڵکی کوردستانە و لەم ساڵیادەدا ئەمڕۆ بەرپرسان لەسەر ئاستی باڵا وتاری بێناوەڕۆکی زۆریان نەبوو بەڵام هیچ بەڵێنێکیان چی بۆ خەڵکی کوردستان و چی بۆ خەڵکی ڕانیشتێدا نەبوو و لە ناویشاندا سەرۆکیەکی تر لە ڕانیا وتارێکی حماسی پێشکەش کرد بەڵام هیچ بەڵێنێگەن و لەبارەی پرۆژە خزمەتگوزارەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین کە لەو ناوچەوە ڕاپەڕین دەستی پێکردووە لە بەرنامەی ئەمڕۆ قسەرەوە دەکەین بۆچی ئامانجەکانی ڕاپەڕین نەهاتنەدی ئایا ئەو نیگەرانی کە خەڵکەیەتی سەردەکێشێ بۆ ڕاپەڕێنێکی دیکە یاخود ئەو بارودۆخەی کە هەیە ئەم ئەوانێکی ئێستا لە حکومڕانین دەتوانن چاکی بکەن یاخود دۆ خێرێن بەم شێوە بۆم ناڕزایەتی بمێنێتەوە چی لێرێت لەگەڵ ێک لە بەڕێزان دکتۆر کامەران بابانزادە لە ستۆدیۆ مامۆستای زانکۆ هەروەها لە سلێمانیەوە کەمال ڕەوف نووسەر و ڕۆژنامەنووس لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین مامۆستا بەخێر بن لەگەڵ بەڕێستانەوە دەست پێ بکەین باسەرەتەر لەو دەست پێ بکەین بۆچی ئامانجەکانی ڕاپەڕین نەهاتنەدی دوای 32 ساڵ بەناوی خۆی گەونە بێرەبان زارێ بۆ پرسیارەوە ینی بۆ ئامانجەکان نەهاتنەدی هەنی هێندە دڵنیە کە نەهاتوونەتە دی بە دڵنیاییەوە سەرەوە بکەین بڵێن هاتوونەتە دییان نە یعنی تۆ لەوە دڵنیای کە نهاتوونەتە دی ناتۆ دڵنیایی کە دەرێ ئایا ئامانجەکان بۆ نەهاتوون هەدی بەتەکیت ئامانجەکانی ڕاپەڕین دەستەکانت خۆش بێ نەهاتووەتە دی لەسەرەوە ئەساسی ئێمە لە مێژوشدا هەر ڕاپەڕین و شۆڕشێکمان هەبێ بۆ گۆڕانکاری لە سیستەم گۆڕانکاری لە دەسەڵات گۆڕانکاری لە ژێم بەتەکیت ئەمە دەبێتە ڕووداوێک بۆ ئەوەی کە بڵین هەموو ئەو بەسەرهات و ڕوودا و زوڵم و نادادی و خراپەکاری لە پێش ئەم ڕووداوە هەیە لەگەڵ هەموو ئەم داد و یەکسانی و گۆڕانکاری و کۆمەڵگای مەدەنی و دەستکەوتانی کە لە دوای ئەم گۆڕانکاریەوە هەیە ڕاپەڕین 1991 دەبوایە وەرسەرخانێکی گەورە بێ واتە بە نمونە بهێنینەوە واتە وەکو خۆناقێکی بینی تاریکی و ڕووناکی سەیری بکەین وەکو خۆناقی بینی زوڵم و بێدادی لە بەرامبەر بە دادگەری و لە بەرامبەر بە یەکسانی و لە بەرامبەر بە خەلیکار و ژیان سەیریکەین لەوەی کە پێش ڕاپەڕین قۆناغێکە خەڵک کوردستان وەکو دۆزەخ وا بووە بەڵام لە دوای ڕاپەڕین با بڵێن دنیای خۆشی و بەختەوەری وە کۆمەڵگاتا کراوەتەوە لە ئەسڵدا شۆڕش گۆڕانکاری ڕاپەڕین خاڵی وەرسەرخان ئەوە دەگەیەنێ ینی دەبوایە 1991 لە دوای کاولکردن و خابوورکردنی ئەم گوندەکانی کوردستان لە دوای ئەنفال لە دوای چیمەبارانی هەڵەبجە و شوێنەکانی تر لە دوای ئەو نەهامەتیە گەورەی کە بەسەر میلەتی ئێمەدا هات لە ژێر دەسەڵاتی بەعس لە 1969 تاوەکو 1991 لە دوای با بڵێن شۆڵکردن و بە قەدەخەکردنی نزیک بە لە سەدا 30 بۆ لە سەدا 40 ڕوبەری خاچی هەرێمی کوردستانی عێراق لە دوای ئەم هەموو تعریب و لە دوای ئەو هەموو گۆڕانکارە فۆتۆگرافی کە لە هەرێمی کوردستان دروست بوو لە ئەو هەموو لە سێدارەدان و کوشتن و بڕین لەدا ئەو هەموو ئازادی دەبوایە دوای ڕاپەڕین ڕێک پێچەوانە بوو بێواتە هەموو ئەمانەی کە پێی دەوتر ڕەمزی خراپ و زوڵم و وێرانکاری لە دوای ڕاپەڕین لە سەردەستی حکومڕانی خۆماڵی تەواو پێچەوانە بوو گۆڕا سیستەمەکە گۆڕا ژێرخانی ئابووری ژێرخانی کشت و کاڵ چی گۆڕا ئێمە نان و ئازادی ئێمە خۆی با بڵێن خەڵکە ڕاپەڕێنی کرد لە پێناو ئازادی کردی لە پێناو لەبەرەوەی لە مێژ بوو لە سەردەمی شۆڕشەکانی شێخ مەحموودی ئامرێن لە سەردەمی قەوارەکەی شێخ مەحموودی لە کوردستانی باشوور کورد حکومڕانی خۆی وەکو حکومڕانێتێکی دەوڵەتداری یان و بەڕێوەبرنی هەرێمی کوردستانی نەگرت بووە ئەستۆی خۆی لە دوای ڕاپەڕینەوە ئەمە ئەزمونێکی تازە بوو بۆ کرد و دەرفەتێکی گەورە بوو لە پێش ڕاپەڕین هەموو ئومێدێک لەسەر حکومڕانی خۆماڵی کورد بۆ کورد هەڵسەندرا بوو و هەموو نیشانەیەکی زوڵم و نیشانەیەکی سەوسانەوە و وێرانکاری خراپ و ئەستۆی نەیاران و خراپەوە لەسەر ئەستۆی عەرەب و نەتەوەکانی تر یعنی بۆ ئەندازەیە ئەگەر بێت و کورد حکومڕانی خۆی بکا بە تەکید وڵات دەکاتە بەهەشت و ئەمە فرێڕەسێکی گەورە دەبێت بۆ میلەتی ئێمە بەداخەوە لە دوای 1990 دوای ڕاپەڕین ئەم وێنایە لە لای تاچی کورد دروست بوو کە تاچی کوردیش ئەگە دەرفەتی هەبێ ناتوانێت خۆشبەختی بۆ میلەتەکەی خۆی دروستکە بۆ هەوزمانەکەی خۆی دروست دەکات ئەمە دەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک هۆکارە چەندەوەیدایە کە ئەمانەی کە شۆڕشیان کردیان ڕێبەرایەتی شۆڕشی کوردیان کردیان با بڵێن بوون بە خاوەنی دەستکەوتەکانی ڕاپەڕین ئەزمموی حکومڕانیان نەبووە ئەزمموی ڕووخاندن و کاولکردنیان هەبووە ئەزمموی هەر ناوێکی لێدەنی بەڵام ئەزمموی بەڕێوەبرنی وڵاتیان نەبووە بۆیە
ئەزمموی وڵاتی شیان وەکو سەردەمی ناوخۆی شەڕی ناوخۆی شاخ و وەکو یەکتر کوشتنی شاخ ئەنجامدا وەکو ڕاوڕوت و باز و گومرجی شاخ ئەنجامدا ئەمە حالەتێکی زۆر خراپی دروست کرد و دەتوانم بڵم لە 2091 دەبووایە بەشەکانی تری کوردستانی ساویان لە ینی ئەزمونێک چوە دروست بووە ساویان لە هەرێمی کوردستان بکردبایە بۆی کە زارێک کە زۆر و خەبات بۆ ڕزگاری لای ئەوانش دەستیان بکردبایە و هەرمی کوردستان بووە ئەزمونێکیش بووان بەڵام بەداخەوە ئەمەی کە لە 1991 لە حکومڕانی هەرێمی کوردستاندا دروست بوو ئەزمونێکی باش نەبووە ئەمە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ سایکۆلۆژێتی تاچی کورد لە حکومڕانی یان سایکۆلۆژی ئەم حیزبانی کە حکومڕانی کوردستانیان کردووە یان ئەم سراعە دوور و درێژەی کە لە ناو خودی با بڵین ئیدارەدانی حیزبە کوردیەکاندا هەبوو لە شەستەکانەوە ئیتر کۆمەڵی هۆکار هەبوو کە وای کرد کە ئێمە هەرچەند کورتی بکەینەوە ناوی لێ بنین درێژەی پێ بدەین لایەنەکانی باز لێ ئەو بکەین ئەوەی کە حکومڕانەتێکی زۆر خراپ حکومڕانێتی ئەم هەرێمەی کردووە لە 1991ەوە بۆ ئێستا. سوپاسەکەم دێمەوە خزمەتان کاک کەمال سوپاسیان بە دەبوونی بەڕێزیشت دەکەین دەمێ بەڕێزی سەڵسەنگاندێک بکەی دوای لەسەر دۆخی ئێستا ژەو نیگەرانی کە هەیە قسە دەکەین بەس وەکو لە دوای 92 لە دوای ئەو ڕاپەڕینە لە هەرێم چی گۆڕا چی لە ڕووی سیستەمی حکومڕانی بێت چ لە ڕووی ژێرخانی ئابووری بێت یاخود هەمان ینی نان و مەسەلەی نان و ئازادیش چی گۆڕانکاریەکی بەسەرداد و بۆچی ئێستا هەندێک لەوانەیە کە خۆیان وەکو پێشمەرگە بەشدار بوون دەڵێن پەشیمانن یاخود ئەمڕۆ ڕۆژی ماتەمی نییە. سلااو لە بەڕێستان سلااو لە میوانە خۆشیەکان کا کامەران بەڕاستی دوو شت هەیە بە لێکتی جیاکەینەوە ینی یەکەمیانەوەیە کە ئێمە دژی ڕاپەڕێنین وەکو ڕاپەڕین وەکو کردەیەکی شۆڕژگێڕانە یاخود پەرپەرزدانەوەی زوڵم و ستەم یاخود دژی شێوازی حکومڕانین کە لە دوای ڕاپەڕین دروست بووە ئەمە بێت دوشتە لێکتی جیاکرێتەوە گەر جای نەکەینەوە ڕەنگە غەدر لە ڕاپەڕین لە خوێنی و شەیدانی کە لە ڕاپەڕینە شەید بوون یاخود لە عارەقە و ماندووبوونی ئەو کەسانە غەدر لەوانە بکەین کە هەوڵیاندا بە لە ڕێگای ڕاپەڕینەوە سیستەمی حکومڕانی زۆرداری بەعز بڕوخێنن و سیستەمێکی کوردی دڵخواز و دیموکراتی و کەوەی کە خەونی پێوە بینرا لە ساڵی ڕابردووە بێتە دی من پێم وایە ئەم دوشتە تاو جیاوازە و بێ ئەو حەقەش بین بە خەڵک ئەگەر ڕخنە و گلەیی هەیە و تووشی ناومێدی بۆ بێمتمانە بۆ ناکان نییە بەڵام هەر لە هەمان کاتە ئەوەی کە ئەگەر جای نەکەینەوە ڕێک بە قازانجی دەسەڵاتەکەوێتەوە ئەو ئاڕاستەیە کە تۆ دژی هەمووی بیت یا پێ دوابێ کورد خۆی پێ نەگەیشتووە یا کورد قابلێتی نییە ڕەنگە کەم و کورتیمان نەبێ بەڵام ئەوەی کە کەم و کورتی زیاتری هەیە ئەوەی کە قابلێتی نەبوو ئەو حیزبە سیاسیانە بوون کە سواری سەری ڕاپەڕێبوون دەسەڵاتی هێزی و ئیمکاناتی خۆیان بەکارهێنا و توانیان خەڵک فریودان لە هەڵبژاردنەکانە و تا ڕادەیەک ئیمکاناتێکی مادی سەربازی خەیاڵی بۆ خۆیان کۆ بکەنوانێەوە بیخەنە خزمەتی کورسی و مانە و دەسەڵاتەکەی خۆیان ئەم دوشتە بە تەواتی جیاوازە ئەوەیش کە لایەنە جوانەکەی ڕاپەڕینش باسکەین ئەوەیە کە ڕاپەڕین کەس نەیپرسی ینی تۆ چەپیت ئیسلامیت دیموکراتی خوازی یا سەر بە حیزبێکی یا لە شەستەکانە کێشەتانە بۆ هەمووی پێکەوە جەماوەر بە متمانەیەکی زۆرەوانێت چووە پای ئەم ڕاپەڕینە و ئەتوانم بڵێم زۆرینەی بەشداربووەکان جەماوەر بوو نەک هێزی پێشمەرگە بوو هێزی پێشمەرگە پشتیوانێکی گەورە بوو و بە تایبەتی ڕادیۆکەی یەکێتی نیشتمانی کورسانیا یا ئەو هێزانەی کە پێشتر کۆمەڵێک گروپی چەپە بوون لە ناو شارەکانە کە شانەی چاگاریان دروست کرد هەموو ئەمانە بەشداریان کرد بەبێ ئەوەی کە کەس لە کەس بپرسێتەوە بێ کەسیش بە ینی ئێمە توانیمان مەدانێکی فراوان بۆ پرسەکە دروستکەین بەڵام بەداخۆ دوایی ئەمە قۆناغی دووەم ئەم مەدانە دابش بۆ مەدانی حیزبی بۆ مەدانی بەرژەوەندی بۆ مەدانی بنەماڵەیی و بەرژەوەندی تاکە کەسی ینی ئەمە دۆخەی گۆڕی بۆ ئاڕاستەیە کە ئێمە گیانەتە ئەم قۆناغی ئێستا کە هەمومان سەرباریویکە لە ڕاپەڕینا بەشدار بووین هەرێکە بە جۆرێک بەشدار بوو بەڵام نیگەرانێکی زۆرمان هەیە بێمتمانێکی زۆر هەیە تەنانەت ناتوانین
حەق بە ڕاپەڕینیش بین کە ڕێزی لێ بگرین یادی بکەینەوانەیە خەڵک بەو شێوەی کە جەنابەت باسیەکەی باسیەکە وەکو ڕۆژی تاوانە گەورەکە و ڕۆژیەوەی کە پەشیمانێکە و ئەوانت ناوی دێنێ بەڵام لە ڕاستیە ڕاپەڕین لە جێی خۆی بوو و کردەیەکی شۆڕژگێڕانەی جەماوەری میلی بوو تێپەڕاندنی هەموو ئەو قەیرانە سیاسیە حیزبیانە بوو کە لە شەسەکانەوە لە هەرێمی کوردستان لە کوردستانی عێراق دروست بوو هەمووی تێپەڕان یەکی خست و توانی سەرکەوتنیش بەدەست بێنێ لە قۆناغیەکەمە بەڵام نەیتوانی جەماوەر نەیتوانی ئەم دەستکەوتانە و مەهامەکانی ڕاپەڕین بپارێزیەوە تا کەناری ئارام بگەێنێت. باشە بەس کاکەمەلۆک و بێمتمانەی کێسە هەیە ئەوەی کە لە ڕاپرسیەکان دەردەکەوێت خۆ داگادار لێ پێشتریش ڕاپرسیەکە بوو لە هەولێر و سلێمانی کرابوو لە 150 خەڵک لەگەڵەوە بوونەرێم هەڵبۆشێت بگات ئەو ڕادەیە چۆن بێ دەسەڵاتداران هیچ لەو نیگەرانیانە تێناگەن هەز بە و نیگەرانیانە ناکەن؟ خۆی نەخۆشیەکەیە لە ڕووی لەم سیاسەوە ئەویژەوەیە کە زۆر جا دەسەڵاتەکان تووشێ بن ئەچنە ناو قۆزاخیەکەوانەیە کە ئیتر چواردەوری خوان نابینن و دەنگی دەرەوەی خوان نابیستن و لە ڕێگای ئەو ڕاوێشکار و کەسانوانەی کە بەرژەوەندیان لەگەڵمانەوەی دەسەڵاتە تووشی حاڵەتێکە بن کە پیان وایە کە دنیا ئەو شامی شەریفەیە لە کۆمەلگای تر هیچ شتێکی تر لەمە جوانتر و باشتری نییە و هەندێک جاریش دەسەڵات دوژمنێکی وەهمی دروستەکات بۆی کە خۆی بهێڵێتەوە لەسەر کورسی دەسەڵات و کۆمەلگا و جەماوەر بەم دوژمنی وەهمیە ترسێنێت لە زۆر دەسەڵاتە شەرقەکان ئەم حاڵەتایە بەڵام ئەوەی کە کۆمەلگا دژی هەڵوەشانەوەی هەرێمی کوردستان بێ پێم وابێ ئەوە غەدرە ئەگەر ئێمە پێمان وابێ دەسەڵاتەکان هەرێمی کوردستان ناشرینە ئەوە پەیوەست نییە بۆی کە ئێمە هەرێمی کوردستان سەرلەبەری تێک بین بە خاتێوی کە ئێمە ڕەخنە و ئاڕاستی دژی من پێم وایە ئەکرێ ئەو ڕقا ئەو ڕەخنەیە ئەو ناڕزایەتیە بەرە ڕووی دەسەڵاتی سیاسی بکرێتەوە نەک بەرە ڕووی قوارەکە بکرێتەوە قوارەکە جیاوازە بەو شێوەیە من پێم وابێ مامەڵێکی خراپ لەگەڵ خۆمان ناکەین و پرسیاری جدی لەسەر لەسەر قەزی کوردی و لەسەر قەزی نەتەوەی کورد و لەسەر ئەو شعار و دروشمانە کرێکە نەک لە دەروی حیزبەکان نەک حیزبەکان کە خەڵک و جەماوەر هەی بۆ یا متمانەی پێی بووە من پێم وابێ بەشێکی ئەوەی کە ئەو ڕاپرسیانە ئەو نەتیجەیە کاچەنە من ملاحەزەم لەسەر ڕاپرسیەکە ئۆنلاین کراوە و لە عشوایەکی خراپ کراوە کرێ باشتر ئینکرێ کە من پێم وابێ ئەگەر ئەو نەتیجێژنێ نزی بۆ نەتیجەیە هێنێت لە شوێنێک ڕاپرسی بکرێ ئەویش ئەسبابەکەی چەند شتێکە یەکێ لەو شتانە ئەوەیە کە خەڵک کاتێکە دەسەڵاتێکی بەدڵ نییە بیر لەوە کاتۆ لە دوای 4 ساڵ ئەتوانێت بیگۆڕێت لە ڕێگای هەڵبژاردنەوە بەڵام ئەم دەرگای هەڵبژاردن و گۆڕانکاری لە ڕێگای هەڵبژاردنەوە ئەو دەرگای داخستۆ لێت نایەڵێت لە ڕێگای هەڵبژاردنەوەنێ ئیتر مردوو دەنگەدات خەڵکی غەریبایەنێ لە وڵاتێکی ترۆ دەنگەری بۆیێنێ ڕقەمە گۆڕێت هێزی پێشمەرگە و هێزی چەکدار دووجار و سێجار دەنگی پێدات هەموو ئەواناکە بە خاتەوەی کە ئەو نەتیجێ بێنێ کە خۆی مەبەستێتی ئەوە بەشێکی بەشی دومی ئەوەیە کە خەڵک کاتێککە ئێشێکی پێگات نیگەرانێکی دروستە بێ ئەڕژێتە سەر شەقام یا مەقالە نووسێ یا چالاکیی مەدەنیەکە لە وڵاتی ئەمە ئەم چالاکی مەدەنی و کارکردنەوەانە هیچ احتیمامێکی پێ نادرێت یعنی تۆ بڕۆ هەشت شتێکە نووسیت ئێمە لەم تەلەڤیزیۆنی جەنابتانەوەوان هەشت شتێکەڵین کەس خاوەنی نییە ینی لە هەموو دنیا شتێک هەیە کە لێپرسینەوە هەیە داواکاری گشتی هەیە کاتێک کە تۆ وتار نووسێک ڕۆژنامەیە گۆڤاری شتی بڵاو کاتۆ بێت تاقیقی تیاکری بزانێ ئەوە کە تۆڵی فلان کەس چەند سەد دۆلارێک چەند سەد میلیۆن دۆلارێکی بردۆ بێ تاقیقرێ یا ڕاستە یا ڕاز نییە ئەگەر ڕازنیە و گۆڤارەکە و ڕۆژنامە و ڕۆژناموسەکە بەرپرسیان ئەگەر ڕاستە بێت تاقیقکرێ لێرە شتە ڕاستەکە ژەڵیت هیچ کاریگەریەک نابێت ئەنی تۆ ینی وەکو مواطنێک وەکو هاوڵاتیەک وەکو نیشتیمانیەک هیچ ڕێگاکیان بۆ تۆ نێشتەوە بۆی ئەمە ڕقی کێستوری دروست کردو کەوای لێت کە ئەوی ترکە کاریگەری زۆری هەیە لەسەر خەڵک ئەم وەزعی کە ئیسا بۆ بەشێکی زۆری کۆمەلگایمە دروست بوو کە ناتوانێت سوتەمەنی پیاکە ناتوانێت خواردن پیاکە هەمووچێکی وەکو پێی زۆر ناگرێت لە بەرامبەر ئەوە گروپێکی بچووکەیە کە زیاد لە حەد ینی ئەتوان بڵێم هەزار باری ئەوە دەستکەوتی هەیە بە بێوەی ماندوو بێت بە میراتی بۆ ئێمێنێتەوەنەیە ینی سەرۆت و سامان ئەرزوو ئاوی ئەم وڵاتە بە بەرچاوی تەخشان و بەخشانەکرێت و بە ئارزوی خۆی پەیوەندی و نێودەوڵەتی و کۆمپانی و
تەنانەت دەتوانم بڵێم بینە نەوتی ئەبێتە خاوەنی بینە نەوت یعنی ئەمە غوبنێکی گەورە دروستەکان لە کۆمەلگا ینی بەشێ لە کێشەکانی هەموو کۆمەلگاکان ئەوەیە کە ئەو غوبنە ئەو جیاوازیە گەورەی دروست بێت ئێستامە لە دوای ڕاپەڕین یەکی لە کێشەکانمانەوەیە کە ئەم جیاوازی گەورەی دروست بوو ینی کە ئەم برادرانە گەڕانەوە کاکە لەسەر سەرمان لەسەر چاومان خەباتیان کردووە بەڵام خۆ خاوەنیان ملیاردیارانە نەبوون خۆمانە خاوەن باکو کە سوکاریان خاوەنیام کۆمپانی وشت نەبوون و هاتبێتەوە بە تورەکە $، هاتبێتەوە هاتوونەوە بە جلی دڕا و شەڕۆ کە جگای ئەو کاتە جگای ڕێز بوون بە پێڵاوی شەڕ هاتوونەوە ئەو کاتە جگای ڕێزمون زیاتر لە ئێستا بەڵام ئێستا ئەمانە نەخۆیان کوڕیشیان هەمیان بوونەتە ملیاردێر و میلیۆنەر و لە دەرەوە کۆمپانیان هەیە لە ناوە بە عرزی خۆیان هەموو شتێکیان مباحە بۆ ئەوان هیچ شتێک محاسبەکردن و لێکۆڵینەوە نیە و زۆر لەسەر و یاساوان مامەڵاکەن و ئەتوانن بە کونێک تۆ من هەچ کەسێکمان بێ ڕاپێکی دادگامان کەن و تۆمەتێکی جاسوسیشمان بخەنە پاڵ و سزاش بدرێن و خەڵکیش بە یعنی ئەمە ناحەقێکی زۆر گەوری لەم کۆمەلگایە دروست بووە کە بەداخۆ هەندێک کەسێک جێرن بۆ ڕاپەڕین نا من پێم وابێ ڕاستە ڕاپەڕین گۆڕانکاریەکەی کرد بەڵام ڕاپەڕین گۆڕانکاری کرد بۆی ئازادی ڕادەربوونی فراوان بێت مافی ژنان و مافی هاوڵاتیان فراوان بێت مافی گەنجان فراوان بێن نەگەوەی کە بۆی کە ئەم قڕ بە سەرێکی سا دروست بووە تەنانەت پێدانی موچەژە بێ بە خەبەر بەڵێ سپاس دەکەم دێمەوە خزمەتەن کاکتۆر سەبارەت بۆی کە ئەو پرۆسەی کرد بە ڕاپەڕین هاتوۆتە دی دەتوانێت ڕاست بکرێتەوەی کە خەڵک گلەی لێ هەیە ئەو بەچی ڕاست دەکرێتەوە ئێستا بارودۆخە لە ڕووی دامەزراوەکان بێ لە ڕووی خزمەت گوزاری بێ لە ڕووی ئەو بێمتمانەیەکی ئێستا هەیە دەتوانێت ڕاست بکرێتەوە وڵات دەستکان خۆش بێ ویستم هەر جۆم لە دەنجی بێ ئەو زەبەخێراتنی جەنابی مامۆستاکەمان بکەم دڵخۆشم بە بەشداریکردنی بەتەکیت ئەم پرسیارەی جەنابەت جددیە ینی ئێمە دەبێت بزانین کە ڕاپەڕین ئامانجی هەبووە ئەو ئامانجانە کە نەهاتوونەتە دی و هەروەها ئامانجەکانی ڕاپەڕین لە ڕووی حکومڕانیەوە بە لاڕێدا براوە ئێمە لە دنیادا دوو شێوازمان هەیە بۆ گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی لەو کاتێککە با بڵین خۆی شۆڕش فڕەنسیش و حالەتە ڕوویدا لە دوای شۆڕش دەبینین ئینحراف و لادان لە ئامانجەکانی شۆڕش کرا ئەم دوو ڕێککاری پەیڕەوکراوە لە دنیادا ڕێکاری یەکەم ئەوەی کە لە ڕێگەی هەڵبژاردن و لە ڕێگەی موەسسات و لە ڕێگەی دەنگدانەوە ئەم گۆڕانکارە نەبکرێ و سیستەمی حکومڕانی گۆڕانکاری لێ بەسەردا بێکە بە خۆمان دەزانین سیستەمی حکومڕانی لە ڕێگەی پەرلەمانەوە لە ڕێگای دەنگدانەوە وای لاتۆ خەریک بێتە ئەستەم بەهۆی تەزویرەوە بەهۆی دەستێوەردانەوە بەهۆی کۆمەڵی هۆکارەوە کە لە کاتی هەڵبژاردنەکاندا دەگوترێ ڕێکاری دووەم بۆ گۆڕانکاری بریتە لە ناڕەزایی و بریتە لە خەباتی مەدەنی خەڵک بۆ ناچارکردنی دەسەڵات بۆی کە ساکسازی بکە بۆی کە گۆڕانکاری بکە بۆ بە پیر ئامانجەک ئەو ئەمانزانەوە بچێکە ڕاپەڕینی لە پێناوداکراوە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا هەردوو میکانیزمەکەواتە ئەم حکومڕانە بمێنێتەوە بەڵام لە ڕێگەی خەبات و فشاری مەدەنیەوە گۆڕانکاری بکە یاخود لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە گۆڕانکاری ناکە لە دەسەڵاتی بێتە خوارێەوە ئەوڵگۆڕی ئاشتیانی دەسەڵات وەکو سیستەمێکی تەندروستی کۆمەڵگەی مەدەنی پێڕەوە بکرێت هەردوو شێوازەکە لە هەرێمی کوردستان توانە بن قفڵ بووە ناڕەزایی و خۆپیشاندان و نیگەرانی و کەمانش باسی کرد با بڵێن هەرچی دەنووسی هەرچی دەگوترێ ئەمە ئەو کاریگەریە نابێ ئەو شارە دروست ناکەنگە تۆ تێبینیت کردو ئەمڕۆکە سەرۆکی حیزبێکی گەورە کە بەشێک کوردستانی لەبەردەستایە وەکو با بڵێن من و کاکەمال وەکو با بڵێن هاوڵاتێکی ئاسایی کە لە دەرەوەی دەسەڵاتە دەبینین ئەویش هەر نیگەرانی و ناڕزایی بەتەکید ینی بۆ وای لاتوە ئەمڕۆکە من لە قۆناغێکی زۆر خراپ داین واتە زۆر زار دەسەڵات لە بینی خۆشیاندا دەتوانن بەڵام دەکەونە ئەو گلەیی کە هاوڵاتێکی ئاسایی یان ڕۆژنامەنووسێک سال لە دووەگەر بەم پرۆسێ خۆپیشاندان هەڵبژاردن چالاکی مەدەنی ڕاز نەکرێت بەسی ڕاز دەکرێتەوە دۆ ئەگە تۆ تیبینیت کردوێمە لە ساڵی 2011ەوە دوو بەرە دروست بوو بەناوی بەرەی ئۆپۆزیسیۆن و معارەزە لەگەڵ بەرەی دەسەڵات بەڵام ئەو کاتەش دەبێت بیر لەوە بکەوە کە ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە لە هەرێمی کوردستاندا ئەمە نزارێک کە ناکۆکە لە ناو یەکترداواتە مرۆڤ ناتوانێت لە یەک کاتدا مەشغوڵی دوو یاریان بێ یاریەک لە بینی شەقام و پارتە معارەزەکان لەگەڵ دەسەڵات واروە ناکۆچی و ناڕەزایی دوو هێزەکەش بەرامبەر بە یەکتریانی سێ لە کوردستان تووشی ئەم قەیرانە بووین ئەم دوو هێزە لە دوو سەرەوە گرفتیان بۆ خەڵکی کوردستان دروستکە لەو سەرەوە ئەگەر وەکو با بڵێن پارتی کۆماریەکان و دیموکراتیەکانین لە ئەمریکایە قبوڵی یەکتر بکەن لە هەڵبژاردنەکاندا لایەنی چەند سەرکەوت لایەنەکەی تر بمێنێتەوە هەتا وەکو دەرفەتێکتر ئەمە قەزیەکە واروەها وەکو بەرەی ئینقاز و کاری جەزائیریش نییە کاتێک کە وڵاتی ڕزگار کردو یەک حیزب وڵات بەڕێوە دەبا ئەم حیزب ئەگەر دیکتاتۆرە ستەمکارە قۆڕەخکارە بەڵام یەک حیزبە واتە
شرعيتي شۆڕەژێڕی یەک هێزە ئێمە لە هەرێمی کوردستان شرعيتي ئەو دوو هێزەیکە دوو هێز لە یەک کاتدا داوای شرعيتي شۆڕەژێڕی دەکەن بۆی کە دەسەڵاتی هەرێمی کوردستانیان بۆ بمێنێتەوە ئەم دوو هێزە 2000 وردەوردەوەی لێ هاتۆ بوونەتە هێزی دوو بنەماڵەوە کومیر نشینەکانی با بڵێن سەدەکانی ڕابردوو واتە ئەمەی لە هەرێمی کوردستاندایە لەو سیستەمە تاک حیزبێ بنەماڵەیانش مەترسیدارتر و خراپترە کە لە دنیادا لە دوای شۆڕشەکان حکمڕانی وەردەگرن بۆ چونکە لەوێ یەکە واتە سیستەمێکی پاشایەتی خۆکە ئەوەی کە ئێرانی دروست کرد لە سەرەتاوە بنەماڵی شایی بوو یەک خانەوادە بوو ئەوەی کە لە جزائیر هاتە سەر حکم یەک خانەوادە بوو واتە بەدیوێچکە کەمەلات ئاتاتورک یەک دەسەڵات بوو یعنی ئێمە لە دوو زۆندا دوو دەسەڵاتی جیاوازمان هەیە ئەم دوو دەسەڵاتە هەم قۆڕەخکاری دەکەن و هەم لە بینی خۆشیاندا ناکۆکن و هەم هەوڵاتی ئاسایش بازی ئەم ناکۆچێنە دەکە لە ئەنجامی پێشبڕکێ ئابووری سیاسی دیبلۆماسی سەربازی ئەمنی لە نێوان خۆیان لە درستی دەکەن بۆیە لێرەدا ئەم قۆناغە وەسفە بەجێ بێنین ئەوە لەوانەیە ئێمە نەبین نەخشە و پلان بۆ خەڵکی کوردستان دابرین کە چی ڕاست دەکرێتەوە ئێمە نەبین نەخشە و پلان بۆ خەڵکی کوردستان دادرێن کە چی بکات چکە لەوانەیە ئەمە بابەتێکە زۆر لەمە گەورەترەوە پێویستی بە چەندین لەوانەیە کۆبوونەوە و کۆنفرانسی سالەکوان و هێزە معارەزەکان و با بڵین ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەیە بۆ ئەوەی ئەگەر بە فعلیان سەڵێن ڕابردوو خۆپیشاندان زۆر کرا دەنجی ناڕزایی زۆر دەربڕێدرا ڕۆژێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە لێرە و لەوەیە ئەوەی کە پێی دەوترێ خەباتی مەدەنی بۆ فشار خستن سەر لە سەڵات زۆر دەکرێت بەڵام دەبێت 2000 ئەومان ئاگادار بن ینی خەباتی مەدەنی بەرامبەر بە دەسەڵاتی مەدەنیە لە هەرێمی کوردستاندا دەسەڵاتی مەدەنی نییە دەسەڵاتی دیموکراسی نییە بتوانێت بترسێلەوەی کە دەنگەکانی کەم دەبێتەوە بترسێلەوەی کە خەباتی مەدەنی لەسەر کورسی دێنێتە خوارەوە بۆیە من واتە سەوڕ دەکەم پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستاندا تووشی زۆرێک لە چەقبەستووی بووە تووشی زۆرێک لە بابرین قۆناغێکی بۆ دروست بووە ئەم بە ڕێڕەوی خۆیدا دەڕوە هێزە معارەزەکانش بۆی ناکوچی لە بینی خۆیاندا بەهۆی وردەوردەوای لێ هاتووە دەتوانم بڵم دەستێوەردانی دەسەڵات لە ناو هێزە معارەزەکاندا حالەتێکی دروست کردووە وای لێ هاتووە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستاندا وەکو ساڵانی ڕابردوو کۆمەڵێک پارت و ڕێکخراوی تەبای معارەزەشمان لە هەرێمی کوردستاندا واتە شەقامی معارەزە لە هەرێمی کوردستاندا پەرتە ئەوەی کە حکومەت بەڕێوە دەبا بۆهۆی ناکۆچی نێوان ئەم دوو حیزبەوە پەرت و بڵاوە واتە مرکزی بڕیاردان دەتوانم بڵم شپرزەیەکی تێکەوتووە بە هەر شێوەیەک لە شێوەکان باسی لێوە بکەین ئێمە لە قۆناغێکی زۆر خراپ دەین ئەمڕۆکە یادی ڕاپەڕین دەکەینەوە بەڕاستی وای لێ هاتووە ینی بە شێوەیەکی تەبیعیت پێ بکەم یعنی سەوای لێ هاتووە هەموو ئەوانەی کە بەشداری ڕاپەڕینیان کردووە و قۆناغی پێش 1991 و دەسەڵاتی ستەمکارانەی حزبی بەعسیان بینیەوە حەز دەکەن پۆستێکی بکەن لەسەر ئەمەی کە دڵخۆشی خۆیان دەربڕن بەڵام ناکرێ با بڵێن ئەمانەی کە قۆناغیان بینی و دڵخۆشی خۆیان دەرنەبڕن بە دیوەک لە دیوەکان بڵێن بریایەوەمان نەکرد باە بە تەکید ئەمە لە ئێمەمانە ناوەشێتەوە لە هاو کاتیشدا ئەگەر بێت و بە دڵخۆشی و بە ڕۆژێکی پڕشنگدار باسی ئەوە دەکەی بە تەکید خەڵکی ناڕەزا و نیگەران دەیان لەوانەیە کۆمنت و قسەی خراپ لەسەر پۆستەکەت بکە بۆ لەبەرەوەی ڕاپەڕین و ئاکام و دەستکەوتەکانی بە ئاقارێک دابراوە ئێستا وای لاتوە یادکردنەوەی ڕاپەڕین وەکو ڕۆژێکی پڕشنگدار و وەرچەرخان خراپ بووە دووبارە دەڵێم ئەمانە هەموو وەسفی حالەتەکەی ئەمانە هەموو باسکردنی ئەم حالەتە خراپەیە کە ئێمە لە کوردستاندا تێکەوتوین دەبێ ئەم حالەتە چاقبەستوویە دەبێت ئەم حالەتە قۆڕەخکاری ئەم حالەتە ستەمکاریە چی لێ بکرێەوە بە دیوەک لە دیوەکان دەبێت هێزەکانی دەرەوە یەکێتی و پارتی سالاکوان و خەباتی مەدەنی بەرەو چۆ بڕوە بە تەکید ئەوە پێویستی بە قسەی زیاتر هەیە و پێویستی بە گفتوگۆ و ڕاوێژکردنی زیاتر هەیە بەڵام دەبێت بزانین ئەم شێوازەی کە لە ڕابردوودا ئێمە گوتومانە وەکو چۆن خەڵک وای لاتەوە لە دەسەڵات بێزار بووە بە تەکید ئێستا خەڵک لەو قسانەی ئێمە و لەم هێزە سیاسیانش بێزار دەبێت کە ڕۆژانە هەر وەسفی حالەتەکە دەکەن بەڵام هیچیان لە دەست نایە هەر باسی ستەمکاری دەکەن بەڵام هیچ گۆڕانکاریەکیان پێ ناکرێ و ناتوانن فشار دروستکەن و بە تەکید فشار دروستکردنیش لەم قۆناغەدا بە میکانیزم و شێوازی ڕابردوو زەحمەتە سپاس دەکەم کاک کەمال بێم بۆ لای بەڕێزت سەبارەت بەوەی بە ئەم دۆخەبەتی چاک دەکرێت ئەمڕۆ سەرۆکێکیەتیش خۆی لە ڕانێکەوان دەسەڵاتداری ئەم سنوورە زیاتر لە 2 ملیۆن کەسن حاکمیە و ناوچەیە ئەمڕۆ ئەوش دەیبوو لە وەزعەکە رازی نییە و پرسیاری لە خەڵک دەکرد ئەی دەبێت کێ چاکی کاتەوە مادام دەسەڵاتدارەکانی ئێستا خۆیان پێ ناڕازی بێ وڵای لەوە گەڕین کە سەرۆکی یەکێتی چی وتووە من پێم وایە ئێمە نەحەقێکی گەورەمان وەکو بەشێک لە ئەگەر وەکو ڕۆشنبیرانە هینکرێ
ناوەندە ئەکادیمیەکانی ئێمە غەدێکی گۆرەمان لە ڕاپەڕین کردووە کە نەمانتوانیوە بە شێوەیەکی هەمە چەشنە هەمەلایەنە شیکاری و توێژینەوە لەسەر ڕاپەڕینکەین چکە تەنها ڕەهەندە سیاسیەکەی کافی نییە ناتوانێت تۆ لە گۆڕانکارێکی وها گەورە لە حەدەسێکی وها گەورە تەنها لە یەک ڕەهەندەوانەیە لێ کۆڕینەوە و توێژینەوەی لەسەرکەی کە زۆرتری سیاسیەکانی ئێمە ڕەهەندە سیاسیەکەی بە نەزەر ئەتیبارەگرن و لەوێ هەموو کۆی تابلۆکا بینن کە ڕاپەڕین بۆ یا ئەو جۆش و خۆرۆشە میلیە بۆ کە ڕوویداوە من پێم وایە خەڵک کە ڕاپەڕینی کرد دژی زاڵم نەبوو بە دژی زوڵم بوو ئێمە نەمانتوانی زوڵم کەمکەینەوە یا زوڵم لابەرین ئێمە توانیمان زاڵمێک لابەرین چەند زاڵمێکی تر بێنین بە جۆرێک لە جۆرەکانی تر بە شێوێکی تر لە فۆرمێکی تر ئابیان هێنین و وردەودا تا ئاشنا بووین ئەوانیش جگاپی خۆیان خۆش کرد و توانیانە مقاوماتی مانەوەی خۆیان بەدەست بێن و بەدەستینی بکەن یعنی ئەوەی کە لە خۆڕانیە بەسەن ئەوان گاڵتیان بە هەڵبژاردن دێت گاڵتیان بە ناڕزایەتی جەماوەریەکان دێت ینی یاری بە قوتی خەڵکەکان بە بەرچاوی خەڵکەوانەیە ڕێکەوتی 50 ساڵاکەن نایبێنە پەرلەمان واگە پەرلەمان بەدریان نەبوو دایەخەن و ئەگەر تۆ ناڕازی بووی هێزی لە دژە جوڵێنن و نەتوانراوە مەسەن هێزێکی نیشتیمانی گەورە لەم هەموو چەگارە من ئەوەی کە بیستومە ئێزە هاوپەیمانەکان یەک دوو جار ئامۆژگاری بەرپرسە باڵەکانی پارتی کردیان وتیانەکە کە ئێوە هەموو هێزە زۆرەتان ناوێت 200,000 چەگارتانەیە ئێوە هەمووی ئەتانەوێت 120,000 چەگاری مەشق پێکراوتانەوێت ینی مەسەرەن ئەم کۆمەلگای ئەمە خەریکە بێتە کۆمەلگایەکی ئەمنی دامەزراوەی عسکەری نەگەوەی کە کۆمەلگایەکی مەدەنی بێت چکە ئەوان پێویستیان بەوە زیاترە لەبەرەوەی کە خۆ ئەشزانین هێزی پێشمەرگە ناتوانێت بەڕاستی بمان پارێزێ لە بەرامبەر هێزی تورکیاوە تا تورکیان ناوقەومانێ ناتوانێت بمان پارێزێ لە بەرامبەر لەشکرکێشی یاخود دەستدرێژی ئێران ناتوانێت بمان پارێزێ لە بەرامبەر حەشدی شابیەوەی کە لە کەرکوب بینیمان تەنام ینی ئەم هێزە هەتا تەنان لە شەڕی داعیش ئەگەر هاوپەیمانەکان نەبوون ئێمە نەماتوانێت زۆر وەکو پێویست پارێزگای لە خۆمان بکەین بەداخەوە کە خەتای پێشمەرگە نییە پێشمەرگە قوربانێکی گەورەی ئەم سیستەمەیە چکە ڕێک نەخراوە و بە گیانێکی سەربازی و بە ڕۆحێتێکی سەربازی و ئەکادمی پەروەدە نەکراوە ئەم دیمەنەوە ئەم شتە کە حیزب ئەوەی پێویستە ئەو بۆی کە ئەمانە دەستیابێ یعنی تۆ ئیسا سێریە وڵاتی خۆماکە مؤسساتەکانی ینی مؤسسە نین کە سەربەخۆ بن و بڕیار بدەنوانە لە ناو ئەم حکومت و حکومڕانیە حکوومەتێکی دەولە عمیقا هەیە کە لە پشتی ئەم قەزیانەوە قساکە بۆیە گەر سەرۆکی یەکێتی ژاواری لێستێت ئەویش ڕەنگە بەشتێکی گیرۆدەوێت بۆ دەولە عمیقەوە چکە دەولە عمیقەیە لە هەرێمی کوردستان دەولە عمیقا توانای بڕیاردان و یەکلایکردنەوەی شتەکانی هەیە نەک موسساتەکانمان ئەوەی ترکە لە ڕاپەڕینە ینی ئێمە زەریبەیەکمان زەریبەی هۆماندا کە میلەتی خۆمان خەڵکی خۆمان ینی جۆرێک لە خۆش باوەڕیان هەبوو بەم هێزە چەگارانی کە لە شاخ و لە شاخ ڕاستە بەری کوردستانیان دروست کرد بەڵام تەجاوزی شەڕی کۆنەقین و ئەوانیان نەکرده بوو ینی بە دلیلی ئەوەی کە هەر لە گەڕانەوەیانە لە دوای بەدەستێنانی هەنێک دەستکەوت و دەسەڵات لە هەرێمی کوردستان خۆ شەڕ لەسەرەوە نەکراوە کە ئێمە ئەبێ کەرکووک و ناوچە دابڕاوەکان بگێڕینەوە شەڕ لەسەرەوە نەکراوە کە تو ئاڕاستەیەکی حکومڕانیت هەیە و بەرامبەرەکەت قوڵی نەکراوە شەڕ کراوە لەسەر ئیمتیاز و دەستکەوتی حیزبی شەڕ کراوە لەسەر برایم خەلیل شەڕ کراوە لەسەر شوێنگرتن بۆیە ئەمەی کە ئیستا ماوەتەوە من هیوادارم هاوڵاتیان جوان گوێ لەم قسەی من بگرن ئەمە بەرەنجامی ڕاپەڕی نییە ئەمە بەرەنجامی شەڕی ناوخۆیە ئەمە کە ئیستا حکومڕانیەکە بەرەنجامی براوە و دۆڕاوی شەڕی ناوخۆیە بەرەنجامی ڕاپەڕین نیە چکە ڕاپەڕین ئەم نەتیجەی قبوڵ نەبوو ڕاپەڕین کوردستانێکی سەربەخۆیە ویست تۆکمە یەکگرتوو نەک دوو ئیدارەی و سێ ئیدارەی من پێم وابێت ئەوە لە دوای ئەو شەڕە ناوخۆیەوە هەرێمی کوردستان بە نەفەسی دوو ئیدارەی 50 دابشکرا و لە دوای دایان ئیتیفاق کراوە یەکێ لە ئاخر ئیتیفاقان لەسەر تەشکیلکردنی حکوومەتێک کە 18 خاڵە یەک خاڵیشی لێ جێبەجێ نەکراوە
ئیتیفاقەوانە هیچ ناخوات ئەوەی کە گرێوی لەسەرەکرێت ئەوەیە کە لە دوای شەڕی ناوخۆ کێبراوە بوو ئیتر بە چه ئامانجێک و بە چه دەسەڵاتێک و بە چه هێزێک براوە بوو مشکلە نییە نەتیجەی شەڕی ناوخۆیە ئەمەی کە ئیسایمای بین ئەم سیستەمی حکومڕانی نەتیجەی ڕاپەڕین نییە هیوادارم ئەمە مەسجە بگات چکەوە گرنگە تا ئێستاش بە نەفەسی سەردەمی نەک شاخ پێش ئەوەش ئیشەکرێت ینی کۆنەقینێکەیە ئینسان کە دیقەتی عقلێتی قیادەی سیاسی کۆ دەکات تێگا کە ئەم عقلێتە عقلێتی فیودالی عقلێتی نیشتیمان سازی و حکومڕانی و ئیدارە و ئەوانە نییە ئەوانشی کە هەمانە ئەمان ڕێکخراوی ژنانە و ڕێکخرایم لاوانە و پەرلەمان ئەوانە هەمووی ڕووکەشن لە نهایەتە ئەمانە دەسەڵات و حکومڕانەکان ئەمانەی تێڵکێش نەکردو بەخۆی ینی مەسەن بۆرنا تۆ پەرلەمان یاخو موسسەی حکومڕانی وەزیران وانە راپۆرتەکانی ئەم ڕێکخراوانە ببینن تەنانەت دەستگایەک دروست کراوە لە هەرێمی کوردستان بۆ جوابانەی ڕێکخراونەوە دەوڵەتەکانیش ئەوانیش ناسەلمێنن جواب دەستگایەکی تایبەت دروستکرا بۆ جوابانەی ئەو راپۆرتانەی کە ڕێکخراوە نێودەوڵەتەکان ئیش قسەمان لەسەرەکەن ئەوانیش تۆمەتبارەکەن ڕاستان نەفەرمووی ئێمە عەدل و کێشەمان نییە و هیچ گرفتێکمان نیە و هیچ کێشەی لە وڵاتە نییە بۆ ئێمە پێم وابێ ئێمە ئەوکە کاک کامەران فەرمووی ئێمە تووشی چەقبەستنێک بووین ئەم چەقبەستنە ئینسان ناتوانێت گەشتبین بێ بڵێ ئەم حکومڕانیە قابلی چاکسازێکی ڕیشەیە چکە تۆ دیقەت بە حکوومەتی عێراقی لە دەوڵەتی عێراقی لە دوای وخانی 2003 ینی ئێمە تقریبا 12 ساڵ پێش ئەوان دەسەڵات و حکومڕانی و ئەمە پشتیوانێکی گەورەشمان هەبوو لە لێیان هاوپەیمانەکانەوە تاکو ئێستا چەند جار ئێمە توانیمانە سەرۆکی هەرێم و سەرۆک وەزیران و بەرپرسە باڵەکان بگۆڕین ئەی تۆ تەماشای عێراقە چەند سەرۆک کۆماری گۆڕیوە چەند سەرۆک وەزیرانی گۆڕیوە چەندێک گۆڕانکاری بووە مەسەن هیچ نەبێت دادگایەکەیە بناوی دادگای فیدراالیەوە پەرلەمانێکەیە ئێمە تا ئێستا توانێت وەزیرێک لەسەر گەندەڵی بین لە پەرلەمان محاسەبەکرێ ناتوانانی لەبەرەوەی کە خۆ وەزیرە بە تەنیانە لە حیزبێکە لە گروپێکی سیاسی پشتیوانیەکرێ پەرلەمانیش دەسەڵاتەکەی کورتە و کەمە و ئەگەر زۆریشی بۆ بێت دەرگاکەی داخەڕم بڕخوافیست بەڵە سوپاس دەکەین بەڵە بینەرانی پرس ناوبڕی کورت و دین وڵاتان لەگەڵمان بینەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس پیورجێتت هەیە ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج ببن سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێتەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچکار بەرزە لە یەکادا هەم جلەکانت بۆ شووە و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرج و لۆچیان ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆت ئەمانە و چەندین تایبەتمەندیتر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە پێنجەمین فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار لە بەروانی 9 تا 18 سی 2023 گەورەترین فستیڤاڵی بازارکردن لەسەر ئاستی عێراق لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی ڕێک دەخرێت لە پێنجەمین فستیڤاڵدا براند و کاڵابیانی ناوخۆیەکان و پێویستیەکانی ڕۆژانی هاوڵاتیان بە نرخی گونجاو پێشکەش بە کڕیاران دەکرێت لەم فستیڤاڵەدا جۆرەها خواردنی کەلتوری کوردەواری پێشکەش بە سەردانیکاران دەکرێت ڕۆژانە خەڵاتی جۆراوجۆری کۆمپانیاکان پێشکەش بە کڕیاران دەکرێت نمایش و چالاکیە هونەریەکان ئەم فستیڤاڵە پرجۆش و خڕۆشە ڕازاوەتر دەکەن فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار بە هاوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی لە کەشێکی بەهاریدا و لەگەڵ پشکوتنی گوڵە نێرگز و وەنەوشەدا و لە پێشوازی مانگی ڕەمەزانی پیرۆزدا لەلایەن کۆمپانیای ئەتڵەسڵ ئەسیرەوە بەڕێوە دەچێت کاتی بەڕێوەچوونی فستیڤاڵ بە درێژایی ڕۆژانی 9 تا 18 سی 2023 لە کاتژمێر 10 سەردەبیانی تا 7 ئێوارە بەردەوام دەبێت فەرموون بۆ سەردانی پێنجەمین فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنج و فاسۆلێ سادەیە خواردنێکی تایبەت و خۆشەویستە لای زۆرینەی خەڵکی وڵاتە لە ڕاستیە هیچ پێخۆڕێکی ناوێ لە هەموو کات و شوێنێک شاخورێ حەلیان حەزم لێتی برنج و فاسۆلیا زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود
ناو سروشتی دڵڕفێنی کوردستاندا لە کەشێکی سەردەمیانەی دڵنشیندا باڵەخانە و ڤێلاکانی مایۆرکا سیتی بنیاد دەنرێت. پرۆژەیەکی ناوازە سەرسامکەر شاکارێکی ئەندازیاری لە هەر جێیەکەوە سەیریەکەیت پارچەیەکە لە جوانی. خزمەتگوزاریەکانی شێوازی ژیانت دەبەناسێکی تر. ئێرە زیاترە لەوەی بە خەیاڵت دادێت، زیاترە لەوەی بیرت لێ کردوتەوە، زیاتر لەوەی شارێکی نمونەیی پێت دەبەخشێت. مایۆرکا سیتی جوانیە لە دڵی سروشدا. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاتان لەبێت بنیێرانی بەڕێز کەکتۆر هیچ سەرنجێک هەبوو لە سەرۆتارەکەی ئەمڕۆی سەرۆکیەتی کە بە حەماسەتەوە قسەیەکە اینجا بۆ جەنابیش لە ڕانیژیایەکی لەوێ دەواازی ڕاپەڕینە بۆ نمونە کەمی پرۆژەی خزمەتگوزاری ناو بازار کیلۆمەترێکە دووسایت ناکەن هیچ بەڵێنێک نەبوو بۆ خەڵکی ئەو ناوچانە. خۆی یادکردنەوەی ڕاپەڕین ئەگەر بێت و هێزێک ناوەندێک بیکاتەوە جیاوازە لەوەی کە هێزێکی سیاسی خاوەن لە سەڵات بیکاتەوە بەتەکید ئەگەر ناوەندێک بیکاتەوە ئەمە لە ڕووی مێژوویەوە لە ڕووی کەلتوریەوە لە ڕووی ئەکادیمیەوە لە ڕووی هۆکار و شیکاری بابەتەکانەوە ئەوزە لە ڕوویەوە کە لێرەوە داواکاری چیە لە دامەزراوەکانی حکوومەت و لە دەسەڵاتدار ئەمە یادێکە گەربێت و هێزێکی دەرەوەی دەسەڵات بیکاتەوە یان ناوەندێک و ڕێکخراوێک یان زانکۆ بیکاتەوە ئەگەر هێزێکی خاوەن دەسەڵات بیکاتەوە بەتەکید لە ناو پەیامەکەیدا پێویستی بە کۆمەڵێک بەڵێنە لە یادی ڕاپەڕیندا و پێویستی بەوەیە کە لەو ڕۆژەدا چۆن بتوانێت پاداشتی ئەو شوێنە بداتەوە کە لە سەرەتاوە دەرەوزای ڕاپەڕینە ئەمە لە وتارەکەدا بەدی نەکرا. بەڵام چەند خاڵێکە پێم خۆش لێرەوە ئاماژەی بۆ بدەن یەکەم مۆزوعی ڕاپەڕین ڕاستی یعنی من لەو ڕوانگەیەوە قەناعەتم وایە ئێمە غەدرێکی گەورەمان لە ڕاپەڕین کردو لەسەر ئەساسەی لەسەر ئەساسەی کە ڕاپەڕین بەم ئاقارە دابراوە کارەکتەری هەیە ڕاپەڕین قوربانی هەیە ڕاپەڕین دەتوانم بڵێم خوێنی هەیە ڕاپەڕین هەموو بەشەکانی کۆمەڵگە بەشداری کرد بۆیە پێویست بوو لە هەرێمی کوردستان ئێمە بەڕاستی ناوەندێکی ئەکادیمیمان هەبوویە بەڕاستی پێویستمان بە سەنتەرێکی لێکۆڵینەوە هەبوو بۆ هەموو ئەو دیکۆمنتانی کە تایبەتە بە ڕاپەڕین و بە کارەکتەرەکانی ڕاپەڕین و بە کەرەستەکانی ڕاپەڕین و هەموو ئەم لێکۆڵینەوە توێژینەوەی کراوە دەربارەی ڕاپەڕین ئێمە بۆی کە ئەمانە هەمیشە لە بەردەم توێژەر لە بەردەم خەڵکی بیانی کە قسە لەو بابەتە دەکەین بین ئەم وەسەرخانە دیڕاسە بکرێ بە خاڵێکی گرنگ بۆ زانیاری بەڵام کە ڕاپەڕین بە ئاقارێکی خراپ دابران بەتەکید ئەم بوارەمان بەزێ هێشتیانی تۆ لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە حکوومەتی و هێزێکی باڵا دەست پێنجی سێ کە سەرەتای وەرسەرخانێک بوو تاوەکو نەورۆزی ئەو ساڵە و کە هەموو شارەکانی کوردستان ڕزگار کرا ینی حەکیم هەر بۆ نمونە لە یەکەمین ڕۆژی ڕاپەڕینەوە من بۆ خۆم هەموو بەسایی خۆم دین و بەشدار بووم و ئەو ڕۆژەش بەشدار بووم کە حکوومەت لە ڕێگەی معسکەر خالیدەوە هاتە کەرکووک و تاوەکو نیوەی کەرکووشی گرت ئەو جە مقاومە نەکراوە هاتە دەرێ ینی بۆ خۆم یەکێک بووم لەو کارێکتەرانی کە هەتاوەکو با بڵێن لایەکی کەرکووشە گیرا بوو کە تێیدا مابووینەوە ئەم قۆناغانەمان هەموو بینی بەڕاستی ئەمە لەوانەیە چەندین کەس و شەهید و با بڵێن بریندار و معاناتێکی زۆر و کۆڕی بە دوای خۆی دەهێنا بەڕاستی ئەمە کارەساتێکی گەورە بوو بەڵام بەداخەوە ئێمە بەهۆی سیستەمێک حکومڕانی خراپ بەهۆی بارودۆخ و دەراویشتێکی خراپ وای هاتووە ئەم جوهدە گەورەیە ئەم خوێن و قوربانیدانە گەورەیەشمان بەڕاستی فەرامۆش کردو هیچ ناوەندێکمان نییە بتوانین ئەمانە باز لێوە کردو وای لێ هاتووە بەسەرهات و چیرۆک و ڕووداوەکانی ئەم سەردەمە کاتێک کە دەیجێڕیەوە بەهۆی سیستەمی حکومڕانی خراپەوە لەوانەیە زۆر کەس بڵێ کاکە ئەو ڕۆژەتان نەکرد باە لە بەرەوەی ئەم ڕۆژە خراپەی بەدووداهات بەداخەوە خاڵچکەی پێم خۆش لێرەکانەداوە باسی لێوە بکەم ئەوش ئەوەیە
لە مێژوودا ئەم بابەتە ڕۆشنە، یعنی ئەگەر بێت و شتێک بێنین بۆ نمونە خۆ مەغۆل و تەتەر توانیان دەوڵەتی خوارزم و خلافەتی عباسی و کۆمەڵی قاوارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بڕوخێنن، بەڵام نەیانتوانین لە بەدیلی ئەوە سیستەمێکی حکومڕانی باش و ڕێک و پێک بەڕێوە بەرن. ئەمە لە تاریخە لە ئەوروپای، لە ئەفریقیای، لە ڕۆژهەڵاتە ئەم بابەتانە زۆرن، یعنی هێزێک دەتوانێت دەسەڵاتێک بڕوخێنێ بەڵام ناتوانن لە جێگەی ئەوە دەسەڵاتێککە بنیاد بنێ. ئێمە دوو دیو هەیە ئەم ڕاپەڕینە ئێمە ڕاپەڕینیشانەوەی کە هێزە سیاسیەکان لەو زۆری یەکەمە بوون کە توانیوانە دەسەڵاتێک یانە بڵێن ڕێبەرایەتی بکەن، هاوکار بن، بەشێک بن لەم حرەکەتەی کە دەسەڵاتێکی ستەمکار بڕوخێنن، بەڵام ئەم زۆرە قابلیەتیان نەبوو، ئەم زۆرە شایستەیەتیان تێدا نەبوو کە بتوانن دەسەڵاتێکی دروست لە جێگەی ئەوە بنیاد بنێن. و گرفتەکەی لەوەیدایە کۆمەلگای ئێمەش بۆ ئومێدەوە ڕاپەڕینی کردووە. ئەو هێزانەی کە پاڵەوانی ڕووخانی دیکتاتۆرەکانن مەرز نییە هەمان کارکتەر پاڵەوانی بنیادنان و دروستکردنی دامەزراوە و دروستکردنی حکومڕانەتێکی تەندروست بێ. ئەمەیە گرفتەکە لە وڵاتی ئەمە و مەرز نییە ئەوەی کە دروشمی گەورە بەرز دەکاتەوە دوازار بتوانێت هەنگاوی گەورە بەهاوێ. ئەمە ئەگەر نامەوەندە بگەڕێمەوە سەرمێژوو ئێمە لە ژیانی لە قۆناغەکانی تاریخدا لە سەدەکانی ناوەڕاستە و دواتر ئەو نمونانەمان زۆرە. قەوارەیەک کە کارکتەرەکانی بتوانن دەوڵەت بنیاد بنێن، دەتوانن موەسسات بنیاد بنێن، بتوانن کۆمەڵگاکانی خۆیان خۆشبەخت بکەن، زۆر جار ئەمە لەگەڵ حرەکات و لەگەڵ کارکتەر شۆڕژێڕەکان جیاواز بووە. ئێستا لە کوردستان بەرهەمی ڕاپەڕینەکە دزراوە؟ قسە لە دزران ناکەم، قسە لە ئەو بابەتە دەکەم، یعنی من خۆم بۆ ڕوون کردێوتم مەرزنی ئەوەی کە پاڵەوانی ڕووخان بێ هەمان کات پاڵەوانی بنیادنان بێ. بۆیە ئێمە گرفتپاڵەوانی بنیادنان نبینی لە کوردستان. مۆزوعەکەی هەوڵی بنیادنان نبینین، یعنی بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ئێمە ئەمڕۆ کاگەر بێت و لە شاخدا ناکۆچی نێوان هێزە سیاسیەکان تەنها ناکۆچێکی چەکداری و خوێن بێ. ئێستا ئەمە ناکۆچی خوێنەکە کەم بۆتەوە، بەڵام لەسەر ئەساسی قوڵکردنەوەی ناکۆچی ململانێ و پێشبڕچەیەکی ئەمنی، پێشبڕچەیەکی سەربازی، پێشبڕچەیەکی ئابووری. واتە ئەگەر تۆ هێزێکی ئەمنی بە هێزت هەبێ بۆ منافەسە و چێبەرچێ لەگەڵ بەرامبەرەکانت، هێزێکی سەربازیت هەبێ بۆ منافەسە و چێبەرچێ لەگەڵ بەرامبەرەکانت، کۆمەڵێک بندیوارت هەبێ بۆی کە ئەو ململانەی پێ قوڵکەوە لەگەڵ بەرامبەرەکانت. هەموو ئەوانە پێویستی بە ئابووریەکی بەهێزەیە کە پشتیوانی ئەم هێزە ئەمنی و سەربازیانە بکە و دابیرکردنی پشتیوانیەکی ئابووری. بەتەکید ئەمە لەسەر حسابی خۆشگوزارین و لەسەر حسابی پرۆژەکانی خزمەتگوزاری و لەسەر حسابی قوت و ژیانی خەڵکە. بۆیە هەرێمی کوردستان بەڕاستی بۆتە مۆڵگەیەکی سەربازی، یعنی ئەگەر تۆ تێبینیت کرد بێ ئەم داهاتی ساڵانە لە هەرێمی کوردستان و مانگانە لە هێزە ئەمنیەکان، لە هێزە سەربازیەکان، لەم دابوو دەستگا سەربازیە تەرخان دەکرێت زۆرە. کاک مامۆستا کەمال باسی عێراقی کرد، تۆ تێبینیت کرد بەلایانی کەمەوە لە حکوومەتی عێراقیدا سوپایەک هەیە و زەیشێکەیەکەی هەموو دەوڵەتە، وەزارەت و پۆلیسێکت هەیە کە ئێمە حکوومەتە. ئێمە ئەم ئەساساتانەشمان دابەش کردو بە سەردامەزراوەکانی تر. لە پاڵ ئەم هێزانی کە ئێستا لە عێراق دانین ئێمە کۆمەڵی هێز و ملیشیات و هێزی ترمان هەیە کە لە دەرەوەی ئەو هێزن کە لە عێراقیشدا ئەم زۆرە هێزە دووبارە بوونەوەیان نییە. بە دیوەیەکی تر دەتوانم بڵێم ئێمە لە هەرێمی کوردستان تووشی حالەتێک بووین، بەشێکی زۆری بودجە و داهات لە بینی دابیرکردنی هێز و داهات، واتە بە داهاتی ناشەرعی هێز دروست دەکرێت و بە هێزیش داهات بە ناشەرعی کۆ دەکرێتەوە. ئەو دوو زەمسەرە پێکەوە حالەتێکی زۆر خراپیان لە هەرێمی کوردستان دروست کردووە. باشە پێ دوای جارێکی تر ڕاپەڕینێکی دیکە ڕووداتەوە یا خو سەرهەڵدانێکی دوون و تیژانە، چونکە ئەگەر چالاکی مەدەنی قەتیس بکرێ سەرکوتکردن هەبێ. من واتەسەوڕ ناکەم ساڵێکی مەدەنی ئەمڕۆکە سەرکوت بکرێ، ئەگە تێبینیت کرد بە سەرکوتیش بکرێ بۆ ئەندازەیە نییە. هێندەی کە ساڵێکی مەدەنی بریتە لە ناڕەزای و خۆپیشاندان بێبەرهەم کراوە، تا کەس نەی گوێ لێ ڕابگرێ، کەس نییە بایەق بە پەیامەکەت بدا. بۆیە تۆ پەیامی خۆت بڵێ و قسەی خۆت بکە، ئەویش ستەمکاری و خۆڕەخکاری خۆی دەکا، ئەمیش ئەمە حالەتەی لەسەرێتی بەردەوام دەبێ. بۆیە ئێستا مەودایەکی جیاوازەیە لە بینی ئەمەی کە نیگەرانە لەگەڵ ئەوەی کە هۆکارە بۆی ئەم قۆناغی لە بەسەر داهاتوە. مۆزوعی ڕاپەڕینێکی تر ئەگە تێبینیمان کردوێ ببەسمان گە ڕاپەڕین بریتی بێ لە ڕاپەڕین بەسەر سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا، لە مێژە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە دوای دروستکردنی شەڕینەوە خۆ، لە دوای تێکدانی یەکەمین کابینە و دروستکردنی دوو ئیدارە لە سلێمانی و لە هەولێر و شەقڵاوەوە ئەم سیستەمی دەسەڵات لە هەرێمی کوردستان قابل بەوەیە کە خۆپیشاندانێکەکەی بەرامبەر بکرێت، زارێکشکە حکوومەتێکەکە پێک بهێندرێت جیاواز لەو سیستەمی حکومڕانی کە هەیەی. ئەمە لە مێژە ئەم دەتوانم بڵێم حکومڕانی لە هەرێمی کوردستان
سەڵاتان مححکومە بەوەی کە زارێککە ڕاپەڕین بکرێ و سیستمی حکومڕانی بگۆڕێ بۆ چووکە بە دەنگدان ناگۆڕێ و تەزویر و دەیان سەختەکاری و بەلا ڕێدابردنەیە گوێ لە خۆپیشاندان و گوێ لە خەباتی مەدەنی ناگیرێ کەواتە ئەم واقعی کوردستانە پێویستی بە ڕاپەڕینی سەرتاسەریە بۆی کە زارێک گۆڕانکاری بکرێ بەڵام ئەگەداری ئەو بینکە تاکو ێستاش لە هەرێمی کوردستاندا مەترسیەکان و مەترسی لەسەر ئەم قەوارەی و هەڵۆشانەوە کەوت دەیان لەبەردەم دەیان تەحەدادێن بۆیە تاچی کوردی من پێم وایە بەرپرسیارانەتر مامەڵە دەکات لە دەسەڵاتدارەکان بۆی کە پەنا ناباتە بەر حالەتێک کە بۆی کە وڵاتانی دەوروبەر و بەغدا و نارەکان استیفادەی لێ بکەن ئەمە حالەتێک تر لەوەدایە هێزی تری منەظەمی معارەزانیە کە بتوانێت ڕاستەوخۆ بڕاتە شوێنەکەی تۆ کە تەویریت کرد بێ زارێککە گەربێت تۆ ڕێگەی کۆمەڵە خۆپیشاندانی تون و تیژی و ئەم دەسەڵاتە بڕوا یخۆ هیچ هێزێکی منەظەم نییە بۆ ئەندازەیە کە بتوانێت جێگای ئەمە بگرێتەوە بۆیە ڕێبەرایەتیکردنی شەقامی نیگەران و هەروەها پرۆژەی شەقامی نیگەرانیان بەڵێن نیگەرانێکی غێر منەظەمیش ئەمیش دووبارە ئاریشەیەکی گەورەی لە هەرێمی کوردستاندا سپاس دەکەم کاک کەمال چوار خولەکێکمان ماوە سپاس دەکەم سەبارەت بە دۆخی هەرێم یانی ئێستا ئەو ناکۆکەی لە بینی پارتیوێکێتیە ئەو بێمتمانەیە هۆشدارینی دەوڵەتی هەیە خوێندنەوە بۆی چییە دۆخەکە چی لە بەسەر دێت ئیسە ناوچەکەدا بەشی تقریبان دوو جەمسەر بووە جەمسەری ئێرانی ڕووسی چینی و چەمسەری ئەوروپی و وڵاتانی کەندا و ئەمریکی تقریبان بۆ ئاڕاستەیە بەداخۆ پارتیوێکێتی خەریکە ئەوانیش دابەشی ئەو دوو جەمسەرا بن و وەکو جاران وەکو هیچ نەبێ وەکو ساڵانی ڕابردوو چەند ساڵی ڕابردوو سدەمی ڕەحمەتی مام جەلال مەسەڵەن کە کەسێکە بۆ کۆیەکردنەوە ئەمە نەماوە بۆیە دابشبوونەکە لە ئێستاوە دەستی پێ نەکردووە شەڕەکە لەوە دەستی پێکرد کە لایەک چوە تەحالوفی لەگەڵ کۆمەڵی لایەنی عێراقیا کرد و لایانی بەرامبەر کە یەکێتی بۆ کەوتە بەرامبەری لەگەڵ تەحالوفی لەگەڵ نارەکانیا کرد بۆ سیراع لەسەر پۆستی سەر و کۆمار بە ململانێک کەوتە ناو پەرلەمانەوە پێوی کە بتوانن کورد لە ناوخوان لەسەر ئەم پۆستە بگەنە ئیتیفاقێک و دابشبوونی پەرلەمانتارەکان بە ئاڕاستی جیاواز جگە لە پارتیوێکێتی هەندێک لە پەرلەمانتاری لایەنەکانی تر یاخۆ سەربەخۆکان ئەم دابشبوونە بە هەموو ئەتوان لەم جونگەکانی حکومڕانی و ئیدارە و ئەوانەیشی گرتووەتەوە بەداخەوە کە ئێمە ئێستا بەرەوەچین کە چونەوە چوارچەوەی مڕەبعیەکەم ئەبێ دانیشین پارتیوێکێتی ڕێخینەوە یاخۆ پارتیوێکێتی جارێکی تر بە ئەو ئیتیفاقە کە پێشتر هەیەیان بۆ بچنەوانێ چکە ئەوەی کە هەیە ئێستا پارتی دموکراتی کوردستان بڕای بە 50 نەماوە بڕای بە حکومڕانی زۆرینە هەیە کە خۆیان زۆرینیان هەیە و بڕواین بەوە هەیە کە یەکێتین شەریک نییە هاوبەشیانە یەکێتیش بڕای بە هاوبەشینی بڕای بە شەراکەتە وەکوڵێ لە سەرۆجێی نابێت و لە خواریشەوە دانانیشێ یەکێتی نیشمانی و ئەم ململانەیە ئەگوزەر یعنی ئەگۆڕێت بۆ ئەوەی کە لانی عێراقی بەڕێی من تەدەخولەکەن دەستگوێردانەکەن چکە ئێستا ئەمە لە بەردەمی هەنێک گۆڕانکاریان لە بڕیارەکانی دادگای فدرالی لەسەر پرسی نەوت و غاز و لەسەر میزانیوانە و ئێمە گرفتی گەورەمان هەیە لە هەرێمی تەداخولەکە چی دەبێت کاکەمان 4 ساڵە چی میزانیمان تەقریبی پەرلەمان نەکردووەوە تەداخولەکە بەڵێ لە چ ڕوانگەیەکەوە ئێمە ئێستا پرسی غازەیە ئەم غازە پارتی دموکراتی کوردستان دەیەوێت ئەم غازە بنێرێ بۆ ئەوروپا کە ئەمە داوایەکی ئەوروپیە لەم لاشۆ ئێران و رووسیاانە ناڕازین و یەکێتی نیشتمانی کوردستان بە سەراحەت دەڵێ ئەمە غازەکە بە دەردی نەود نابین تەسلیمی پارتی دموکراتی کوردستانی ناکەین و ئەمە عێراق پشتیوانی ئەم ڕایی یەکێتیە کات و ئەوەی کە من بیستمە ئێستا بەشێ لە هێزەکانی لە دوای ئەم سیراع و ململانەی کە دروست بووە بەشێ لە هێزەکانی عێراق نزیک بوونەوە لە منتیقی چەمچەماڵ و کۆرمۆر بۆ یەگەر کێشە بوو ئەوان کۆنتترۆلی ئەو کۆمپانیای داناغازوانەکەن یاخود بیپارێزن بۆی کە وەکەوەی کە لە کەرکوو ڕوویدا دوایەوەتە بێ بە دووربین سەیریکەین من پێم وایە سیراعی پارتوێکێتی بەرەو ئاراسێکی خراپمانەبات و وا کات هاوڵاتیانی کوردستان ئاواتەخواز بن بە گەڕانەوەی
ئیداری عێراق بۆ هەرێمی کوردستان و ڕادەستکردنی موچە و ئەو پرسانی کە ئیساگەر ڕاپرسی لەسەرەوە بکرێت من پێما بێ زۆربەی موچە خۆرانی هەرێمی کوردستان کە بەداخەوەیە داواکەن یا تەمەناکەن موچەکانیان لەسەر عێراق بێت چکە هەم موچەکانیان زیاترە و هەم لە کاتی خۆیان دابەشەکرێ عێراق ئێستا تقریبا نزیکی 110 بۆ 120 ملیار دۆلاری یەدەکی هەیە زیاتر لە دەوری 120 تەن ئاڵتونی یەدەکی هەیە ئێمەش نزیکی 30 میلیارد دلار لەژێر قەرزەین. بەڵێ سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان کاک کەمال ڕەوف و دکتۆر کامران مامانزادە سوپاسی ئەمەدەمتان دەکەین. سوپاس بۆ وێبینەرانی بڕە سوپاس بۆ هاوکارانت خواتان لەگەڵ.